بەرازیل بە ملیۆنان مانگای هەیە، بەڵام یەکێکیان تایبەت و نائاسایی و گرانترینی جیهانە. پاسەوانی تایبەتی هەیە و پزیشکێکی ڤێتەرنەری بە تایبەت چاودێری دەکات. لەلایەن کامێراوە بەردەوام چاودێری دەکرێت. پێشتر باسی گرانترین مریشکی جیهانمان کردووە، بەڵام گرنگترین مانگامان باز نەکردبوو. ئەم مانگایە کە ئەمڕۆ باسی دەکەین سەربەجۆری نیلۆرە کە گرانترین مانگایە لە جیهاندا. سەیەکی خاوەندارێتی مانگاکە کە تەمەنی 4 ساڵ و نیوە لە زیادکردنێکی ئاشکرادا کە لەم دوایانەدا لە بەرازیل بەڕێوەچوو بە بڕی 6 ملیۆن و 99 هەزار ریاڵی بەرازیلی فرۆشرا کە دەکاتە 1 ملیۆن و 44 هەزار دۆلاری ئەمریکی. بەم پێیە کۆی بەهای ئەو مانگایە 4.3 ملیۆن دۆلارە، بۆیە بووەتە گرنگترین مانگا لە جیهاندا. مانگای نیلۆری بە ڕەنگی سپی گەشاوە جیا دەکرێتەوە کە قۆرتێکی هەڵکشاو لە سەرویشانەکانیەوە هەیە. بەرگریەکی سروشتی بەرزی هەیە بەرامبەر بە پلەی گەرمی بەرز. ناوی ئەم جۆرە مانگایە لە هیندستانەوە سەرچاوی گرتووە بە ناوی ناوچەی نیلۆری هیندستان لە ویلایەتی ئەندەرا پرادێش ناونراوە، بەڵام ئێستا بە یەکێک لە گرانترین جۆرەکانی مانگا لە بەرازیل دادەنرێت. بە ئاسانی زاوزێ دەکەن و بەرگریەکی کاریگەریان هەیە بەرامبەر کۆمەڵێک هەوکردنی مشەخۆر. ئەمەش بەهۆی ئەستوری پێگاتەکەی پێستیانەوەیە. ئەمەش وا دەکات کە مێرووەکانی خوێنمێش قورستر بتوانن بچنە ناویەوە.